ژنێکی بە تەمەنی فەڕەنسی زیاتر لە سەدەیەکە پیانۆ دەژەنێ و وا لە ئێستادا شەشەمین ئەلبومی خۆی بڵاو دەکاتەوە. بە تامەزرۆبوونێکی زۆرەوە هێشتا کۆلێت تەمەنی زیاتر لە سەدەیەکە و پیانۆ دەژەنێت. ئەو تەمەنی تەنها 4 ساڵ بوو کاتێک کە بووی دەرکەوت پەیوەندیەکی جوانی هەیە لەگەڵ پیانۆدا. ئەو دەڵێت دراوسێکانی باڵەخانەکەی سەرەوە پیانۆیان دەژەنی. من منداڵ بووم کە بە پەنجەکانی خۆم دەستم کرد بە ژەنینی ئەو ئاوازانە. بەهۆی نەبوونی سۆز و خۆشەویستی لە خێزانە نەریتیە توندەکەیدا وای لێکرد پەنا بۆ مۆسیقا ببات. ئەو مۆسیقای دۆزیەوە. ئەو دەڵێت هەستیارەیەکی هاوشێوەی ئاوازدانەرانی وەک شۆپان یان شۆمانی هەبووە. ئەو دڵنیامان دەکاتەوە کە هێدی بوو بە پیانۆژنێکی بەتوانە. لە ڕێی مۆسیقاوە ژیان و بژێوی خۆی دابین کردووە. خۆراکێک بووە بۆ ڕۆح و بۆ دڵ. بە کۆمەڵێک یادەوەری کۆنەوە دەژی. لە ماڵەکەی خۆی لە پاریس ئێستا شەشەمین ئەلبومی خۆی تۆمار دەکات. ئەگەر باسی سیاسەتی بۆ بکەی پێدەکەنێت و پرسیار دەکات ئێستا سەرۆک کێیە؟ نە دوو جەنگە جیهانێکە و نە ئەم پەتایی کە ئێستا لە ئارادایە نەیانتوانیوە لەوزە و هێزی ئەم پیانۆژەنە تەمەن 100 ساڵانەیە کەم بکەنەوە. ئامۆژگاریمان دەکات بڕوانینە ژیان و ئەگەر ئێمە گەمارۆ نەدرین ژیان پڕبەهایە. ئەو بە پێکەنینەوە دەڵێت بەهۆی ئەو پڕژیانی وزەیی کە هەیەی خەڵک ئیرەیی پێدەبات و بۆتە جێی سەرنج.